بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەسەر شێوازی ڕووماڵی میدیاکان میدیاجیانەکان چۆن ڕووماڵ دەکەن چۆن کار دەکەن چۆن بابەتەکانی خۆیان دەگەێنن بۆ بینەر کێبڕکەیەوان لەسەر چییە؟ ئایا ناوەڕۆک بکرێتە قوربانی لە پێناوی بینەری زۆردا فەڵۆرسی زۆردا سوشەڵ میدیادا یانە بێت تەوازنێکە بێ هاوسەنگیەکە بێ لە نێوان کواڵتی و بینەردا زۆری ژمارەی بینەردا گفتوگوین پرس و باس بابەتاکەین بە میوانداری پرۆفسەر یاریدەدەر دکتۆر ئاراز ڕەمەزان توێژەری ئەکادمی دکتۆر سڵاو لێبێ زۆر سپاس بەخێرات سەر چاو دکتۆر با لەوە دەست پێ بکەین میدیا جیهانیەکان چۆن کار دەکەن ئەوەی کە تۆ متابعەیان بکەیت کە دەڵێم چۆن کار دەکەن بەستم کاتێ ڕووداوێک ڕوودەدا چۆن ڕووماڵی دەکەن پێشبڕکەیەوان لەسەر چییە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە بێگومان ئێمە گەر سێری میدیا بکەین بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی نێودەوڵەتی میدیای جیهانی باوڵێن بە پێم کەلتور و دابنەریت و ئەو کۆدە ئێتیکی و پیشەی پرۆفشناڵانی کە بۆیان دانراوە لە وڵاتەکانیان با بڵێن کار دەکەن بە گشتی با بڵین ئەوەی کە ئێمە زۆر ئیشکالمانتیدا هەیە لە میدیا لە دنیادا و بە تایبەتش لە ناو میدیای کوردیدا لە ئێستادا با بڵێن ڕووماڵکردنی تاوانە ڕقەکانە یان با بڵێنەوەی کە پێی دەوترێ هارد نویز با بڵێن هەواڵی ڕق ئێمە هەمیشە ئیشکالمان لەگەڵی هەیە لەبەرچی لەبەرەوەی لە ڕووی زانستیشەوە با بڵین کاتێک کە هەواڵێکی ڕق ئاڕاستی جەماوەردەکەیە بێ بیر لەوە بکەینەوە کە ئەمە کاریگەری دەبێت لەسەر لانی پەروەردەی مرۆڤەکە لەسەر لانی پەروەردەی کۆمەڵگەکە لەسەر ڕەفتار لەسەر سلوک لەسەر بیرکردنەوەی حتا کۆتاییش با بڵێن کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی کەلتورێکە با بڵێن لە ئێستادا بەهۆی بوونی ئینتەرنێت و دیجیتال میدیا و سوشال میدیاوە دواتر بەوردی لەوانەیە باسی بکەین کاریگەرێکی زۆری دروست کردووە لەسەر کۆی با بڵێن پرۆسەی پەروەردە پرۆسەی گەشەپێدانی مرۆیی لە ناو کۆمەڵگەکاندا لەسەر ئاستی دنیا با بڵێن ئەگەر بەریتانیا ئەمریکا فوکس نویز BBC مەسەلەن CNN هەموو ئەوانە بە نمونە بێنینەوە ئەبینین کە ئەمانە با بڵێن بەپێی ئەم کۆدە ئێتیکانەی کە هەیەە کەڤەریا با بڵین ڕووماڵی ئەو ڕووداوانەکەن کە لە وڵاتەکانیان خۆ لەسەر ئاستی دنیا ڕۆدا بۆ نمونە نیشاندانی توندوتیژی ڤالنس ئەگەر سیرکەی لە شەڕی داعش بۆ نمونە ئەگەر بەراوردی میدیای کوردی بکەی بە من چەند توێژنوشم لە بارەدا هەیە بەراوردی کەی بە چەند میدیایکی جیهانی سێرەکەی میدیاکان ئێمە لەبەرەوەی بەڕاستی ئێمە کۆمەڵێک ڕێنمایی کۆمەڵێک یاسا کۆمەڵێک با بڵێن ڕگولیشنمان هەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش ئەوەی هەرێمی کوردستان با بڵێن ئەگەر سێری یاسای کار ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 بکەین یاسایشی زۆر باشەگە بەراوردیکەین بە با بڵێن ناوچەکە بەڵام ئەمە بۆ ئێستای جیهان بۆ سەردەمی ئێستا کە لە سەردەمی مۆدێرنە و لە سەردەمی دیجیتالدا ژین با بڵێن لەوانە پێویستی بە هەموارکردنەوە بێ بۆ ئەگەر سێریکە با بڵێن لەوێ زۆر بەکەمی تیشک خراوەتە سەرەوەی کە چۆن چۆنی ئێمە ڕۆژنامەنووسانمان ڕابێنین بۆ ئەوەی هەم ڕۆژنامەنووسێکی پرۆفشناڵمان هەبێ و هەم بتوانین کەمترین تونند و تیژی ئاراستەی وەرگرەکانمان بکە ئاراستەی جەماوەتمان بکەین. دکتۆرەوەی کە تۆ تێبینیت کردوە خۆ توێژینۆش لەسەر کردووە پۆینتیەوان بینەری زۆرە ڤیوی زۆرە لایک و ڤیوی زۆرە یان پۆینتیەوان شتی دیکێ ئێستا من لە دنیا شتێکمان هەیە پێوترێ کلیک کەڵچە کلیک کەڵچە چییە با بڵێن لەوە هاتۆ کە بە کلیکێک تۆ توانی با بڵێن هەم پۆستت هەبێ هەم ئینگەیجمنت هەبێ هەم بەشداربوون هەبێ لە ناو میدیادا ئێمە هەتا دەگەین بە دوو جیاوازی زۆر گرنگمان هەیە لە ڕووی زانستی گرنگە لێرە ئاماژەی پێ بدنێ کەچیان با بڵێن تیۆری سنگل کۆمیونیکیشن با بڵێن وەن وەی کۆمیونیکیشنە ئەوەی تریان با بڵێن توی کۆمیونیکیشنە وەن وەی کۆمیونیکیشنەکە با بڵێن پەیوەندیکردنی یا ئیتیساڵاتی یەکلایەنە ئەوە یەک ئێمە ئێستا لە کورسات بۆ نمونە وەکو میدیایەکی فەرمی قساکەین بەڵام با بڵێن وەن وەیە یەک بینەر ناتوانێت بەشدار بێت لەگەڵ ناتوانێت ئینگەیجمنت هەبێ بەڵام لە دووڕێ تووەیەکە ئێمە چیمان کردووە لە ناو ئینتەرنێتدا لە ناو سۆشال میدیا ئێستا ئیشکالی کواڵەتی میدیا بۆ دروست بە لەبەرەوەی تەنانەت دێمە ڕۆژنامەنووسەکانمان کەناڵەکانمان لە دنیا ئەمە قەزیەشی جیهانی بەڕاستی بەڵام لە کوردستان زۆر تێبینیەکەینەوە وەکو توێژەر با بڵێن کواڵەتی کۆنتێنتی میدیا با بڵێن بەرهەمهێنانی میدیایی لە ناو میدیا کوردیەکاندا بەشێکی پشت دەبەستێ بەم زانیاری پۆستانێک لە ناو تۆڕ کۆمەڵاتەکان بڵاو دەکرێتەوە ئەمە ئەگەر ئێمە جیاوازی بکەین بۆ نمونە کەناڵێکی وەکو فۆکەس نویس
وەکو CNN وەکو BBC بۆ نمونە ئەمانە کەمتر لە 2 میلیۆن با بڵێن کەمتر لە 3 میلیۆن سیرکەریان هەیە تەماشاکەریان هەیە ڤیوەریان هەیە بەڵام ئەگە بەراوردی کەین بە تۆڕێکی کۆمەڵایەتی وەکو فەیسبوک ڕۆژانە زیاتر لە 3 میلیار بەکارهێنەری ئەکتیڤی هەیە چالاکی هەیە ئەگەر بەراوردی کەین بە شێوەی گشتی بۆ منەسایمە لە عێراق لە 47 میلیۆن کەس 38 میلیۆن کەس ئینتەرنێت بەکاردێنێ لە ناو 38 میلیۆن کەسەکە 34 میلیۆن کەس لە عێراقدا تیکتۆک بەکاردێنێ هیچ کەناڵێکی میدیایمان نییە بتوانێت مەسەلەن ئەو هەموو ئینگێجمنتێ هەبێت کەواتە لێرە ئایا ئەم کلیک کەڵچەیە کە ئێمە هەمانە بۆ میدیا گرینگە بێگومان نەخێر لە ڕووی زانستیەوە لە ڕووی پیشەوە لە ڕووی پرۆفشناڵیەوە با بڵێن میدیا ئەوەی کێمە پێی دەڵێن مینستریم میدیا پێڵێن میدیایکی پرۆفشنال پێویستی بۆ نییە زۆر بیر لە ڤیوەر بکاتەوە بیر لەو بکاتەوە بەهۆی ڕاپرسێکەوە بۆ نمونە کە چەند کەسێک بە شێوەی ناپرۆفشنالش لەوانەیە ئامادەکرابێ لە ڕێنکی چەندایە بۆ چکێمە هەمومان وەکو میدیاکان ئەنی ببوورە هەمومان وەکو میدیاکان حەزەکەین پامەکانمان زۆرترین کەس ببینێ لەبەرەوە میدیا ینی نابێت کاریش بۆ بکە کە زۆرترین ڤیوی هەبێ زۆرترین بینەری هەبێ ئەمە حەقی میدیا بۆ ئەوەی مەسەلەن هەوڵدا زۆرترین بینەری هەبێ بەڵام لەگەڵەوەدا پێویستی بۆیە کە زۆر تەرکیزی لەسەر کواڵەتی بێ بۆ نمونە ئێمە ئینگەیجمنت لە سوۆشال میدیا و کلیک کەڵچەیە کە بۆم باس کردی زۆر جار ئێمە کەناڵەکان بینین لە تۆڕە کۆمەڵایەتەکانیان لە دیجیتال میدیاکانیان مەسەلەن شتانێک بڵاو دەکەنەوە بۆی ئینگەیجمنتیان زیاد بێ کواڵەتی پەیامەکە مەسجەکە گرافیکەکە ڤیددیۆکە ڕیلەکە هیچ گرنگ نییە لە ئەم بەڕاستی جار هەیە مەسەلەن خۆیان واکەن بۆ منەگە سەیری کۆمنتەکان بکەی لەوانەیە لە ١٨ کۆمنتەکان جوێن بێ ئەسڵەن قسەی نەشیاوە بێ مەسەلەن جۆرێک لە نووسین بێ کە لەوانەیە شایستە نەبێ بۆ بڵاوکردنەوە بەڵام ئەمە ئینگەیجمنت بەرزەکاتەوە بەڵام ئایا کواڵەتی گرنگتریان کوانتیتی بێگومان کواڵەتی گرنگترە ئێساگەر ئەمڕۆدا کواڵتی گرنگترە بەڵام ئێساگەر سێری دامەزراوەیەکی وەکو بیبیسیکەی بەوردی بۆ نمونە ئایپلێریان هەیە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پەروەردەکردنی ئینسان بۆ نمونە پلاتفۆرمیان هەیە لەسەر فێربوونی زمانی ئینگلیزی پلاتفۆرمیان هەیە لەسەر ئەدەب لەسەر زۆر شتی جیاواز بۆ نمونە ئێمە لە ڕێگەی میدیاوە دەتوانین خەڵک پەروەردەکەین بۆی کە چۆن ئێستا بۆ نمونەگەر سێری من نمونەیەکت بۆ بێنمەوە لە بیانکان لە کۆتا کتێبی کە فەیلسوفێکی کۆریای باشوورە بە ناوی کۆمەڵگەی سوتاو ناوی دەبێن ئاون سۆسایەتیە لە کۆمەڵگەی سوتاو باسیەوە دەکا کە ئێمە ڕەسەنایەتی باوڵێن ئینسان مرۆڤ یاخود با بڵێن ڕەسەنایەتی کۆمەلگا دەیبەستێتەوە بە دیجیتال دەیبەستێتەوە بە دیجیتال میدیا ئێمە ئێساگەر سیرکەین کۆمەلگەیمە کۆمەلگەیەکی بێن ئاوتە کۆمەلگەیەکی سوتاوە لە هەموو جیهانیشدا ئەم قەزەیەکە ئێستا با بڵێن پێویستی بەوەی کە ڕۆژنامەنووسان کاری لەسەر بکە بەس چیە لە کۆمەلگەی سوتاوە کۆمەلگەی ناوی با بڵێن کتێبی یەکێک لە کتێبەکانی مەبەستم چمانایەک دەدا ینی بۆ کۆمەلگەی ئێمەش بۆ کۆمەلگە ناو دەبێت ئەمە با بڵێن ئەگەر بەوردی باسی بکەین پێیوەستە بە کۆمەڵک تیۆری زۆر زانستیەوە کە لە باری کۆمونیکیشنی مەیشی لەسەر دەکەین بۆ نمونەگەر بگەڕێنەوە بۆ تیۆرەکانی هایدگەر بۆ هابرماس سیرەکەین بۆ نمونە ئێمە هابرماس چیمان پێ دەڵێ لە تیۆری کۆمونیکیشن ئاکتیڤ تیۆری پێمان دەڵێ کە ئێمە دوو ئەگەرمان هەیە دوو گریمانەمەیە گریمانەیەکمان هەیە کە ئێمە وەرگر بۆ نمونە ئەگەر وەکو وەرگر وەریگری بۆ میدیا بۆ تیڤ ئێمە وەرگر بە ئامراز زانیان بە ئامان زانین ئێمە ئەگەر وەرگر بە ئامراز بزانین کەواتە ئێمە وەکو میدیا چیەکەین کۆمەلگە بەرەو بێن ئاوت دەبین بەرەو سوتاوی دەبین لە بەرچی لە بەرەوەی لە ناو ئەم سپیسە گەورەی کە دروستمان کردوە تاکە ئامان زمان بە ئامرازکردنی وەرگرا بۆی ڤیوی ئێمە بۆی ئینگەیجمنتێمانەوێت دەرخواردی بین پێچەوانەکەی گریمانی دووەم باسیە کاڵە ئێمە ئەگەر گریمانەیەوە بکەین ئامانجمان با بڵین وەرگرمان بە ئامانجی خۆمانزانی وەکو میدیا ئەو کاتە ئێمە ئامانجەکەمان چی ئامانجەکەمانەوەی کە لەگەڵ وەرگردا ئاژین لەگەڵ مرۆڤدا ئاژین ئامانجمانەوەیە کە ئیش بکەین بۆ چاکەی گشتی بۆ بەرژەوەندی گشتی بۆ پەروەردەکردنی ئینسان بۆ کەمکردنەوەی تونند و تیژی بۆ بێکەوە ژیان بۆ ئەگزیستێنس ئێسایەکێک لەم قەزیانەی لە عێراقدا هەیە کۆمەڵێک توێژنی زۆرمان کردووە لەسەرەوەی کە با بڵێن ئەستەمە بتوانین لە هەندێک ناوچەی وەکو دەشتی مووسڵ جارێکی تر ئێمە
لە لۆنگ تێرمدا نەبێت لە مەودا درێژدا نەبێت بتوانین بۆ نمونە خەڵکی مسلمان و یەزیدی و مەسیحی و هەموو پێکاتە جیاوازە ئاینیانە بەیەکەوە بژینەوە بۆ لە بەرەوەی چڕەز نەماوە لە بەرەوەی متمانە نەماوە لە بەرەوەی میدیای کوردی بەرەوەی میدیای عێراقی لە بەرەوەی تەنانەت میدیای نێودەوڵەتی ژوای کردووە کە ئەمە قەزەیەک بێ بۆ نمونە لە عێراق لە کوردستان زۆر زار کە بابەتێک دروست دەبێ ئێمە وەکو میدیا بەڕاستی هیچ فیلتەرێکمان ناڵێم نییە بەڵام لە ناو سوۆشیال میدیادا لە ناو دیجیتال میدیادا کە ئێستا بە خۆشحاڵی و حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵە کەنگاوینەوە بەڵام پێویستی بە مەنیجکردن هەیە بۆ چونکە ئێمە بەرەو مەرگی حەقیقەت دەڕۆین لە ناو میدیادا بۆچی لەبەر ئەوەی هەزناکە میدیاکانی ئێمە ئێستا هاوشێ میدیا جیانەکانین ئێمە بڵێ لە پێیان لە کواڵتی مامەسەڕانکۆ بۆی من غەدر لە میدیاکان نەکەم بەڕاستی جەناوێت خۆت خریجی ئەلامی میدیای کوردی ئەگەر لە ڕووی زانستیشەوە ئێمە قسەی لەسەر بکەین وەکو تەکنیک بڵێ وەکو تەکنۆلۆژیا بڵێ وەکو ستۆدیۆ و لایتین و ڕووناچی و وەکو تەکنیک ئێمە پێشکەوتوین بەڵە زۆر پێشکەوتوین و دەتوانین بڵین کۆمەڵێک لە کەناڵەکانمان لە ئاستی کەناڵە زۆر نێودەوڵەتەکانی جیهاندان بەڵام وەکو کۆنتنت وەکو ناوەڕۆک وەکو بەرهەمهێنانی میدیایی ئێمە لە شوێی قەزەکە داین ئێمە ئێستا بەڕاستی میدیای کوردی دەتوانین بڵێن لە کرایسێکی زۆر گەورەدا لە ناو جێژاوێکی گەورەدا لە ناو قەیرانشی زۆر گەورەدا ئەمە پێویستی بۆیە کە بە نمونە پێت بڵم هەموو کەناڵێک پێویستی بۆیە کە لایانی کەم بەشێکی هەبێ ناوی دەیتا بێ ناوی دەیتا جەرنەلیزم بێ بۆ چونکە ئێستا من بەڕێزت ڕۆژنامەنووسی لەوانەیە کۆمەڵێک پرسیاری ئاماری لێ بکەم لەسەر بەرنامەکەی خۆل لەسەر کەناڵەکەی خۆل لەسەر شارەکەی خۆل لەسەر وڵاتەکەی خۆل لەسەر هەر بابەتێکە لە میدیا ئێمە باسیەکەین لەوانەیە هیچ داتایەکمان نەبێ بۆ چونکە نیمانە بیسمان نیە لەبەرەوەی ئێمە نەهاتوین ژێرخانێکی داتایی دروستکەین کە ئێستا لە دنیادا با بڵێن دیتە جۆرنەلیزم با بڵێن ڕۆژنامەوانی داتا بخۆی با بڵێن یەکێکە لەو پسپۆڕیانی کە زۆر گرنگی پێدەین و هەموو مەسەلەن تەلەڤیزیۆنێک پێویستە ئەم سێکشنە هەبێ خەڵکی پسپۆڕی هەبێ بەردەوام ئیش لەسەر داتا بکە بۆ ڕۆژنامەوانی بەرژەوەندی گشتی ئێمە کەم کەناڵمان هەیە لە کوردستان ئیش بۆ بەرژەوەندی گشتی بکە بۆ چونکە ئێمە جارێشکە هاتوین ئەگە بگەڕێنەوە بۆ بێن ئاو سۆسایەتەکە بۆ کۆمەلگە سوتاوەکە جارێشکە وەکو بیۆنگ باسی دەکا ئێمە بووینەتە بەشێک لەم قەیرانەی کە بەدوای سۆشال میدیا کەوتوین سیرکە لە من نمونەگەلی زۆرم لایە وەکو توێژەر ئیشم لەسەر کرد و ئیشی لەسەر دەکەین نمونەگەلی زۆرم لایە کە بەشێکی زۆری میدیاکارانی ئێمە ئەوەندەی وەکو سەرچاوی زانیاری ئەوەندەی پشت بە باڵێن سۆشال میدیا دەبەستن ئەوەندە پشت بە سەرچاوە ڕەسەنەکان نابەستن ڕەسەناتی لە سیدا دروست دەبێت ڕەسەناتی لەوە دروست دەبێت تۆ چێکی ئەم زانیارە بکەی کە بەدەست دەکات سەرچاوە هەبێت داتات هەبێ اینجا وەکو ڕۆژنامەنووسێک وەکو ژووری هەواڵ وەکو کەناڵەکە لە ڕێی کۆمەڵێک کۆدی ئەخلاقی پیشەیی کەناڵەکەەوە چێکی بکەی اینجا بڵاوی بکەیتەوە دکتۆرەوەی کە تۆ دێڵی ئەمە ینی ناو نابرێ بە میدیای تەقلیدی ینی ڕەنگە بڵێن خۆ سەردەمەکە گۆڕاوە ئێستا هەموو کەس لە ڕێگەی موبایلەکەی و لە ڕێگەی سوشەل میدیاوە ینی ئاگاداری زانیاریەکان دەبێ و لەوێەوە بینەرە ڕاست ئەمە وەکو باسم کرد قەیرانشی گەورەیە ئێمە دەکرێەوەی ئەوەی سوشال میدیاکەیان ئینتەرنێتەکە چکە وەکو باسم کرد نزیکەی لە سەدا 68 دانیشتوانی کۆی زەوی کە 5.42 میلیۆن با بڵێن 5 ملیار و 42 میلیۆن کە زیاتر هەتا مانجینۆی 2025 مەسەلەن ئینتەرنێت بەکاردێنن لە عێراق وەکو باسم کرد لە کۆی 47 میلیۆن کەس 38 میلیۆن کەس ئینتەرنێت بەکاردێنێ ئێمە وەکو میدیای با بڵێن وەکو ترادیشنال میدیا با بڵێن وەکو میدیای مناڵم کۆنباو بەڵام وەکو ئەو میدیا فەرمی کە هەیە میدیای فەرمیە لەبەرەوەی تەلەڤیزۆن رادیۆ مەسەلەن ڕۆژنامەمان ئەو میدیای فەرمی بەڕاستی ئەم میدیانە پێویستە چۆن خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم بارودۆخی کە ئێستا هەیە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا لەگەڵ ئینتەرنێت لەگەڵ سۆشال میدیا ئەمە پێویستی بۆیە کە ئێمە گرنگی بدەین بە باوڵین ئەکاونتەکانمان مەسەلەن ئێستا بۆ منە کەناڵەی وەک کورسا زۆر گرنگە ئیتیمامێکی زۆر بدا بە دیجیتال میدیاکەی بە پۆرتەلەکەی بە سۆشال میدیاکەی بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە گرنگی بدا بە کواڵەتی من کە ئەڵێم گرنگە ئیهتیمام بە دیجیتال میدیاکەی بدا وەکەوە ناکە لە ناو باوڵین ئەو فەزادایە کە ئێستا ئێمە دەیبینین بۆ چونکە مامەسەڕان کو ئێستا گەر سیرکەی وەکو باسم کرد تیکتۆک
ئەوەنە نێدامەزراوە بەڵام 34 میلیۆن کەس لە عێراق بەکاری دێنێ ئەمە ئاماژەیەکی ئاماریە کە ئەگەر بەس بیر لە کوانتیتی بکەینەوە ئەو کاتێمە دەکەوینە ناو قەیرانی کواڵەتیەوە بۆ ئێمەش بۆ میدیای فەرمی بۆ خەڵکی ئەکادمی بۆ خەڵکی پرۆفشنال بۆ چونکە عادەتەن با بڵێن ئێمە نابێ بە دوای خواسی وەرگردا هەنگاو بنین گرینگە ئیحتیمامیان پێ بدەین وەکو ئەوەی باسم کرد ئێمە گرینگە بە ئامانجیان بزانین بە ئامرازیان نەزانین بەڵام لەگەڵەوەشدا گرینگە بیر لە کواڵەتی بکەینەوە بەڕێز پرۆفسۆر یاری دەدەر دکتۆر ئاراز ڕەمەزان توێژەری ئەکادمی من پرسیارم زۆر مابوو کاتەکەمان تەواو بوو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێراتی سەرچاو دەستخۆش لە بەرنامەیەکی دیکەدا گفتوگوی زیاترەکەین لەسەرم پرس و باسە بەخێراتی سەرچاو